سەرژمێری دەستی پێکردووە و پرۆسەی تۆمارکردنی ناوی ئەندامانی خێزان لە ئەمڕۆ لە سلێمانی و زۆرێک لە ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان دەستی پێکردووە. تیمەکان ماڵ بە ماڵ دەگەڕێن. نما عەبدولیەکێ لە ئەندامانی تیمەکانی گەڕانی سەرژمێری بە 964 ورد لە بەیانی ئەمڕۆ یەکشەممە دەستیان کردووە بە گەڕان بە سەرماڵاندا و ناوی ئەندامانی خێزانەکان تۆمار ئەکەن. وتیشی کاتی گەڕانی تیمەکانمان لە کاتژمێر 6 بەیانیەوە دەست پێ ئەکات و 12 شەویش کۆتایی دێت، بەڵام ئێمە نامانەوێت هاوڵاتیان بێزار بکەین و لە کاتە شیاوەکاندا سەردانی ماڵانەکەین. لای خۆشیەوە وەزارەتی پلاندانانی هەرێم دەڵێت پرسیارەکانی تیمەکان بۆ هەر خێزانێک 40 خولەکی پێدەچێت و ماڵەکان سەرپشکن لەوەی لەبەر دەرگای ماڵەکانیان جوابی پرسیارەکان بدەنەوە یاخود خوڵقی تیمەکە بکەن و بیان بەنە ناو ماڵەکانیان. پێشنیوەڕەوەی ئەمڕۆ لە ناوچەی غەرەی سنووری خورمات و لە کاتی چێوماڵی ناوچەکەدا بۆمبێکی چێندرا و بە هەمەرێکی سەربازیدا تەقیەوە و دوو فەرماندەی پێشمەرگە و پاسەوانێکیان جانیان لەدەستدا. هەمە چەوری فەرماندەی لیوای 730 هێزەکانی پێشمەرگە لە سنووری خورمات و بە 964 وت نازاندرێ ئەو بۆمبەی تەقیبەتەوە کۆنا یاخود نوێیە. ئەو هێزەش بە مەبەستی چێوماڵکردن چوونەتە جێگەکە و بە هۆی تەقینەوەی بۆمبە چێندراوەکەش فەرماندەی فەوزی لیوای هاوبەش و عەقیدێک دەست بەجێ لە شوێنەکە جانیان لەدەستداوە. هەروەها پاسەوانێکیش بە هەمان شێوە جانی لەدەستداوە و 4 کەسی دیکەش بریندار بوون. لیوای هاوبەش ماوەیەکە لە سنووری خورمات و بە مەبەستی پڕکردنەوەی بۆشایی ئەمنیەکان هاتوونەتە سنوورەکە و شێو ماڵەکەش بۆ پاراستنی ناوچەکە بووە. 2 ساڵ بەسەر تەقینەوەکەی ئەو ماڵی سلەیمانی تێئەپەڕێت کە بەهۆی گیان لەدەستدانی 15 کەس و برینداربوونی 8 کەسی دیکە کە بەهۆی غازی LPG-ەوە ڕووداوەکە ڕوویدا. ئەمڕۆ خانەوادە و کەسوکاری ماڵی حاجی مەسهەر لە سلێمانی بۆ یادکردنەوەی ئەو ڕووداوە چوونە سەر گۆڕستان و لەوێ یادی ئەو کارەساتەیان کردەوە کە شەوی 17 ساڵی 2022 بەسەر خانەوادەکەیان داهات و بەهادینی کوڕی حاجی مەسهەر بۆ 964 شوتی ئەو قسانەی باس لەوە دەکەن کە هۆکارێکی دیکە هەبوو بێت بۆ ئەم ڕووداوە هیچ ئەسلی نییە و تەنیا تەقینەوەی غازی LPG بووە و ئەوان ڕازین بە قەدەری خواوتیشی ئێستا بریندارەکان باشن و خەریکی ژیانی خۆیانن. ماڵێکی تازەشیان بۆ حاجی مەسهەر دروست کردوتەوە. مامۆستایی ئاینی چەند گوندێک لە ناحیەی شەمامک لە وتاری هەینی وتویانە نابێت کوڕ و کچ تێکەڵی یەکتر بکرێن و لە قوتابخانەوە بەیەکەوە بخوێنن. ئەمڕۆ ئەم قسەیە بوو بە بڕیار و جێبەجێ کرا. ئەمڕۆ یەکشەممە 17 2024 خوێندکارانی قوتابخانەی شەید ئەکرەم لە بەردەم قوتابخانەکەیان گرتبوونەوە وەک خۆیان باسییان کرد لە وتاری ڕۆژی هەینیدا مامۆستای ئاینی داوای کردووە خوێندکارانی کوڕ و کچ لە یەکتری جیا بکرێنەوە. ئەمڕۆ بڕیارەکە جێبەجێکرا و خوێندکارانیش بایکۆتیان کرد. هاوبیر ئەمیر خوێندکاری پۆلی 12 بە 964 ورد کێشەی ئێمە جیاکردنەوەی کوڕ و کچ نییە، بەڵکو بەم بڕیارە کێشەی نەبوونی مامۆستامان بۆ دروستە بێت. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.